بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برياني خوم كتابي نازداري مداواة النفوس وتهذيب الأخلاق يا الأخلاق والسير كزاناي بايبرز ابن حزمي أندلسي نسويتي كدواء تجربة شي قوراه بيابك رئيسي وزراء الأندلسة وكوا نيوي جيهاني بردو بريوه بعقلي كي زور قوراه كارامي كي زور قوراه كلماتاني نسيوه كوتاي درسي بيشو سر موضوعي كدا مزان فرموي لا شيء أقبح من الكذب. هیچ شتێک نییە بە ئەندازی درۆ ناشرین و قەبیح بێ. ئینسان بۆ درۆ ئەکا فەرمووی یەک لەبەرەوەی ئەوێ زوڵم لە کەسێ بکە بە درۆ ئەوێ پاساوی ئیشەکەی بدا، یان ئەوە تا کەسێکی ترسنۆکە دائیمە ئەوێ ترسنۆکیەکەی خۆی بە درۆ دابشارێ، یان ئەوە تا کەسێکی جاهیلە ئەفەرمێ و کەسێک کە درۆ ئەکا لەم سێ خاڵە بە دەر نییە. ئەمڕۆ شتێتر بۆ ئێمە باسەکات أفرمي خلقيك طبعا اعتيادي وبيني وتانا مجالس خلق قصيتي أكا وأنواع وأشكال أسبرو مجلسك وخوت خارج كل مجلسك بعادتي كسونا مجلسة ولا موضوع كأنما أولنا أو مجلسانين هيش قسم كان بس متابعي خلق بكم زان شون قصائك رحمتي خالة ابن حزم بأفرمي اشتيك كإنسان لحشرات وحيوانات وأجلات جاء أكاتو ايش قصيه ايش قصة دليل شيء دليل عقله اما علمك ما هي بناء علمي شيء منطق لوجيك بو بيالين علمي منطق هو علم باسي عقلك شكو عقل درناك يقر زمان نبي زمان عقلي انسان درخه تو لما جيسك دانش تو هيش قسمك بأدب عقل كزنا زاني تو كيش كاري بس كقصد كرد درك عقل تشانيك باي تشانيكي مستواي تو يكسر خلق اي بي بوي أفرمي أم خلق هر هموي كتو أيبيني سي جورة ولا سي جور تجاوزناك كقصائك جوري كان بس قصبك كيشنية ألان وقتي خوي نازن ويانا ألان نوشا مصطفى برسياري كان ليه كردو وتيان أري أو كلمة يعني شي كلمة هي إنجليزي بوتي والله كز نازن ومريج نازن بس لما باختيار برسن يك شارع قصتها موكا لسريع يج نازن يعني شي هندك سي همكي شي همكي تنهى أويك قصبك أفرمي جورك من هي أو لا يبالي فيما أنفق كلامه لا يكفي قصكاني أكا بلا وقرنية مهم قصبك أم جور زور خطر الإنسان زور تافيه إنسان نابي أوابي شو كي يكسر عقلك يدرك عبد الملك كوري مروان أفرمي نار حترين شتيك سركوتنا بسر منبرة شو كهمو حفتي عقلي خود خيت بردسي خلق قصك خلق تو أبي تو والله سنجانه بوي طالب علم أبي زور أجاي لبي لزماني زور هرشي هات سزماني فرينا دا آية حقة آية إنكار آية حل خو قصك نابت أفرمي أغلبي خلقي أوها طبعا ولا لخبروها ابن حزم أوالي على الزوريني خلق أهو قصك سأم جارك بيكن برنامج خوتان شو ناو مجلسك وهيش قسمة كان كأنما أيوة لو مجلسانين وكفلين سيريانك زاو خلقت شون قصك تصور كان وقتی خوی لم مزگوتی شافعیه دارک من هب ولی دارک تو بنکشی آوا بچی من توی جیراو هنجار آوا خلقتیا کو أبو نوم لنا أبو أمشي نشر مشيخ حتشي تحليلاتي سياسي اقتصادي عسكري جيهان لو بن دار أكره شو كحرشي باس أكره هم قصيتي أكره وعلى ملتي كورت 5 مليون 5 مليون سياسي شيء 5 مليون اقتصادي هي 5 مليون هرقصك هم يقصك بوي دي قد بدا لما جيسا زوريني اوايا لهم موضوعك خلق قصك خلنا بقصك طبعا اجر لما جيس بشينا دار اساسي او توركم ولاياتي او انا بكن خلق حل اخويا ولا حد شيش تيقصك ادوي بباج بخرابه سيره او نابي انسان بوشي وازب إنسان أبي زور أجي لو كلمات أنا بك لزمانيا بلان بداخل أغلبي خلق أو هاي لحموش تيك قصائك كأمي أبي لطالب علم زور دور به هندي اشتر هيا هميشه أو شتي بلاي خوي وبيوا يا حقا
ئیتر هەمیشە ناسیری ئەو شتێ ئیتر هیچ مڕاعاتێکی بەرامبەر ناکە لە لادێک مەلایەتیمەکە جارێتر بووم گێڕاونەتەوە یەکێک لەو مەسئولانە لەگەڵ سەدامە مازماچێنی کردبوو یەکیان تابعی ئەو حیزبە بوو یەکیان دژی بوو ئەوەی کە دژی بووی تۆ سێر کەسێ لەگەڵ سەدامە ماچیەکە ئەوی دژی تۆ سێر کەسێ ئەوە ماچیەکە بەلایەوە جوان بوو ماچێک واضحە چۆنە بۆیە هەندێک هەیە ئەو شتەی خۆی کە لە حەقە ئیتر هەر ناسیری ئەوەیە هەمیشە مەسەن لەگەڵ حیزبەکەی خۆی لەگەڵ گروپەکەی خۆیە لەگەڵ فکرەکەی خۆیە کەڵێن حیزب مەبەستمە تەنها حیزبێکی سیاسی نییە حیزب بەمعنای گروپ چونکە جاری وایە ئینسان بەس ئەوەی خۆی بەڕاست زانێ و ئیتر ئەمەی کە قەنا هیچ مەجالێ بۆ بەرامبەرەکان ناهێڵێتەوە ئەوەش بەشی دووەمە لە ئینسانەکانە بۆیە ئینسانەکان کەم وهایە یەک بگرن عامەتەکان لە هەموو شتێک قسە ئەکا سەرەکانیشیان ئەوەی کە لە ناخیانە حەقە خۆیان پێیان وایە حەقە مەرجێ لە حەقیقەتە حەق بێ خۆیان پێیان وایە حەقە ئیتر تەواو مناسەرەیەکی زۆر تەواوی ئەکەن و هەمیشە جەنگی لەسەر ئەکەن ئەفەرمێ جۆری سێهەم لە ئینسانەکان واضع الكلام في موضعه کەمە زۆر مهمە ئینسان ئەبێت جەنگکە لەسەر ئەم خاڵەتە تیا دروسە بێ هەوڵ ئەدا کەسەکە قسەکانی خۆی لە شوێنی خۆیان دابنێ قسەکانی وەکو تاشرا و ئاوایە چۆن دیوارێکدا ئەنەی بلۆکێک چەند بە جوانیدا ئەنێ بەردێک لەو هەورامانە کە دای ئەنن چەند جوانیدا ئەنن بالضبط قسەکانی ئەوە نەخشە هەمووی دای ئەنێ ئەفەرمێ ئەمە ئەعەز من الكبريت الأحمر زۆر کەم لەناو خەڵکە ئەم جۆرانە دەسەکەون کە قسەکانیان لە شوێنی خۆیان نابێ و دقیق و هەڵەیتیانەکەن و کە ئەن نەما پێشتر بیریان کردەوە لەم قسە جوان جوان جارێ کتوپەر پرسیارێکیان لێەکەی کەچی خوا ئەوەنە لطفی لەگەڵاکردن جوابێکت ئەدەنەوە وا هەستەکەی کە ئەم کەسە دانیشتۆ بە ئیسراحەت ئەم جوابی هەڵبژاردووە بەڵام ئەمە عزیزترینە لەناو ئینسانەکانە جوانترین لەناو ئینسانەکانە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و سلم یەکێک لە کەماڵەکانی بریتە لەوەی یەک کەلیمە و قسەیەکی نەفەرمووە ئیلا لە شوێنی خۆیە ئیلا دقیق شوێنی خۆی گرت ئێمەش زۆر گرنگە جوهد بۆ ئەمە بکەین طالبی علم بەڕاستی ئەبێ هەوڵ بدا ئەمە زۆری نەمان لە جۆری دووهەمین ئەو شتێکە خۆمان پێمان وایە ڕاستە تەنها لەسەر ئەوە قسە ئەکەین و مناسەرە ئەکەین و مەجالێ بۆ بەرامبەرەکان ناهێڵینەوە بەڵام نە ئەبێ بچینە قۆناغی سێ بچینە ئەم جەماعەتەی کە قسەکانیان لە شوێنی خۆیانایە قسە ئاڵتوونی ئینسانە عەقڵی ئینسانە نابێت لە هەموو شوێنەکە فڕی بدە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵێشت بەلایەوە هەیە بە قیمەتە زۆر بە قیمەتە قەت ئەو شتە بە قیمەتانە لە شوێنێکی خراپە فڕێ نادا ئێستا کەستان بینیوە مەسەلەن بێت هەندێک پارۆشتیوە لە گیرفانیا بێت ناو مزگەوتە لە سوچێکە فڕی بە و لە شوێنێکی تر نوێژکە قەت شتێکی وا نابین جوان تەرتیب بۆ چونکە عەزیزە بەلایە بەخوا قسە لە پارە عەزیزترە کەستان بینی و ئاڵتوونی خۆی لەسەر جادە فڕێبە فڕی نادا کەلیماتی تۆ طالبی عیلم لە ئاڵتوون گران بەهاترە بزانین لەکوێ دائەنەی لە چیا دائەنەی من سێرە بەلامەوە نەفەری وا هەیە کۆمنت لەسەر کۆمنت ئەنووسێ بەیانی تا ئێوارە خەریکە حەجیشی بە حیج نایبە طەبعاً لە هەموو شتێکە هەر ئەو شتێک کە زۆر بە قیمەتە کە عەقڵی ئەوە فڕی ئەدا هیچ بۆیە دائیمە طالبی عیلم ئەبێ کەم دوو بێ کەم قسە بکە هەوڵ بدا کردەوەی زۆر بێ قسەی کەم ئەوە زۆر مهمە لە حیاتی خۆتانە دائیمە لە کوێ بوون لە هەر حوجرەیەکە لێرە بوون لە حوجرەیەکی تر ڕۆشتن لە وڵاتێکی تر هەمیشە ئەگەتەن لە قسەتان چونکە ئاڵتوونەکانی ئێوە مرواریەکانی ئێوە ئەو کەلیماتان کە لە زمانتان دەرەچێت بزان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەلیماتانە ئەکەن و چۆن قسە ئەکەن ئەم بابەتەوە ابن قیم ڕەحمەتی خوای ابن حەزم ڕەحمەتی خوای لەبێ پۆلێنی ئینسانەکانی بۆ کردی باسی مەوزوعی ترمان بۆ ئەکا غەمباری لە ئینسانە غەمی طەویل ئەفەرمێ لەقەد طال هەم من غاضه الحق هەر کەسێ ئەگەر باسی حەق کرا و ئەم بە حەقەکە کەم بوویەوە هەمیشە هەموو غەفەتی زۆر چونکە نە ئەوەی بتوانێ حەقەکە باسکە خۆی پێی کەمە بێتەوە نە ئەوەشە کە بتوانێ حەقەکە نەڵێت ڕەحمەتی خوا لە حوسەری بێت طبعاً حوسەری هەمووتان نەزانین گوێتان لێگرتووە حوسەری قاریئی قورئان یاسەمینی کچی یەکەمین ئافرەتێکە لە میسڕە کە گۆرانی وت ئەزان زۆر غەمی خواردە حوسەری زۆر خەفەتی خواردە بۆ کچی یاسەمین الخیام ئەگەر لە یوتیوبە لێ بدەن ئافرەتێکی محاجبەی عاقڵە ئێساس داعیەکی زۆر باشە خۆی ئەفەرمێ لە محاضەرێکە ئەڵێ یەکەم دانە گۆرانی کەوتم و تۆمار کرا و لێ درا باوکم جەڵدە لێدا ئەوەندەی غەم خوارد
ئەڵێ دوای ئەوە باوکم ئەڵێ زۆر غەمبار بوو بەچی لەکوێ قسەی ئەکرد ئەنوو یەکسەر پرسیاریان لەکرد ئافرەت دروستە گۆرانی بڵێیان ئەها غاضه الحق دائما ئەڵێ هەستمە کرد باوکم مەهمومە خەفەتبارە پڕغەمە بۆیە زۆر گرنگە ئینسان لەگەڵ حەقا ڕێک بڕوە طبعاً ئەوە هیچ خۆ ڕەبتیشی بە حوسەریەوە نییە بەس بۆ لێدان لە حوسەری کچەکەی خۆیانیان بەکارهێنا طبعاً حوسەری یەکەمین کەسێکە لە کۆشکی سپی ئەمریکا قورئانی خوێن کچەکەشی یەکەمین کەسێکی ئافرەتی عەرەبە کە گۆرانی لە کۆشکی سپی وت تەنها بۆ شکاندنی حوسەری شخصەتێکی جیهانی گەورە ئێستاش گەورە ئیتر خۆ حوسەری لە ژیانی خۆی زۆر غەمی خوارد بەڵام خۆی گەورە ئێستا بۆی قەرەبوو کردوێتەوە تەواو ئافرەتە چەندین منەظەماتی خەیری هەیە ئێستا ئەو کچەی هەمووی بۆ باوکی خەیرەکە ئەگەر سەیری بکەن اینجا ئەزانن خوا ئەزانە حوسەری لە سوژدەیە چەند دوعای کردوێ فەقیرە و چەند پاڕابێتەوە لاڵابێتەوە خواییان یا ئەم کچەم لێ بسەنە یا من ببەرەوە زەربەیەک لە دین نەدرێ بەهۆی مناڵی منەوە کەچی لە نەتیجە دوای وەفاتی خۆی خوای گەورە هیدایەتی کچەکە ئەدا مەبەستم لە چییە زۆر کات ئەگەر دژی حەق وەستایتەوە یان حەق بوو بە کەمی تۆ هەمیشە تۆ غەمباری هەر کاتێ ئەمە لەم دێڕەی ئیبن حەزم یەک لەو سەرە فەسڵەیەک دێڕی بچووکێنەوە لقد طال هم من غضه الحق هەر کەسێ حەق لە بەرامبەرەوە تووشی نەقسی بکە هەمیشە غەم و پەژارەی زۆرە چونکە ناتوانێت بەرامبەر حەقەکە بڵێ نا ئەبێ بڵێ ئەو شتە غەڵەتە نابێ لە بەرامبەریشە هەر جارێ ئەو حەقە دەرەخا سەر و دڵی خۆی ئەگرێتەوە سەر و چاوی خۆی ئەگرێتەوە دووشت هەیە زۆر گرنگە لە پەنایەکە ابن القیم ابن حەزم دایناوە ئەفەرمێ الدنيا والحياء دنیا و حەیا ئەفەرمێ دووشت هەن عظمت راحتهما إحداهما في غاية الحمد والآخر في غاية الذم دووشت هەیە یان دوو کەس هەن باوا بڵێن زۆر هەردووکیان ناوبانگ و سیتیان زۆر گەورەیە یەکێکیان لەو پەڕی زەممە باسەکرێ یەکیان لەو پەڕی مەدح ئەو کەسەی لەو پەڕی مەدح و حەمد و ستایشە باسەکرێ ئەو کەسێک کە دنیای فڕێدا پشتی کردوێ دنیا ڕووی کردوێتە قیامەت ئەوە ناوبانگی زۆر گەورەیە دائیمە خوا زۆر لطفی لەگەڵاکە ئێستا تۆ ئێستا بیرکەنەوە لە سەحابەیە چەند سەحابەمان هەیە 124,000 سەحابە وانە لەناو ئەم هەموو 124 سەحابەیە چەند سەحابەیەک ناوەکانیان هەتا ئێستا ئەبروکێتەوە ها بە گەورەی ماوە لەناو ئەنبیایە هەر هەموو ماونەتەوە هەر هەموو نە باشە 25 دانەی لە قورئانەوە 5 ئول العەزمها پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم قوتبی هەمویان ئەوانی تر و ئەفەرموو 124,000 پێغەمبەریش هەبووە یان زیاتر لەوە وا ئەوەترێ مەرجنی ئەو ڕەقەمە دەقیق بێ مهم دائما کۆمەڵێکی کەم لەناو کۆمەڵگە ئەمێننەوە یعنی ئێستا ئێوە دیقەت بدەن وەکووە ئیمامی معاویە ئێستا زیندوو ئەو جەنگانەی کە ئەکرێن لەگەڵ یا هەتا ئێستا بەردەوام خۆ زیندویەتی و کەسێ معالمی ئەهلی سونە کە دکتۆر محەممەد طاهیر کتێبێکی لەسەر نووسیوە بۆ نمونە ئیبن تەیمیە حتا ئێستا وەکو خۆی زیندوو ئیمامی غەزالی زیندووە ئیمامی ئەشعەری زیندووە حتا ئێستا جەنگ لەگەڵیانە ئەکرێ هۆ چەند ساڵ بەسەر عمریانە تێپەڕی لەناو زانایانە ها ئەوانەی کە هەمیشە تەرحی دنیا ئەکەن و فڕی ئەدەن ئەبەو مەدح و حەمدە ناوەکانیان ئەمێنێتەوە و سیڵیان هەر بەردەوامە ئەوانەشی کە حەیا فڕی ئەدەن هەر ئەمێنەوە ئەبوو جەهلێک حەیا فڕی ئەدا ناوەکەی هەر ئەمێنێتەوە باشە هەر بە بێڕێزی باسەکرێ هەتا هەر ئەوە ئەڕوە فرعەونێک هەر باسەکرێ بۆی ئەفەرمی ئاگاتان لێبێ دووشتمان هەیە ئەو کەسەی دنیای فڕێدا ناوی بە گەورەی ئەمێنێتەوە بە مەدح ئەو کەسەی حەیای فڕێدا و شەرمی فڕێدا ناوەکەی بە خراپی هەتا ئەمێنێتەوە حەیا باشترین صفەتێکە لە ئینسان لەکوێ هەبێ خەیرە بۆیە طالبی عیلم یەکێک لە صفاتەکانی ئەبێ زۆر شەرمن زۆر بە حەیا بێ شەرمینێکی عوثمانی بێ ئیمامی عوثمان مەلائیکە شەرمی لێکن ئەوە شێوازە بێ بۆیە زۆر هوشیارانە ئەبێ مامەڵە بکەین لە بابەتی شەرم و حەیایە بە تایبەتی یعنی پیسترین شتێ ئومەتەکانی تری گرتەوە نەبوونی حەیا بوو بێشەرمی
هم أمتان متفقا لسر بشرمي كإنسانية دا أهاري وإمام غزالي فرمي كمنالة پروردة كريا كم صفة شيت يا دروس كلنا صفاتك أنا حياة أفرمي لو صفته هرشي صفاتي شاكيترت يا أنج أجر حياتي دروز أجر حياتي دروز نبو هرشي صفتي خرابتي يا كوبيته بويا الشرم زور صفتي جوري يكيت لسر موضوع كان أفرمي لو لم يكن من التزهيد في الدنيا إلا أن كل إنسان في العالم فإنه كل ليلة إذا نام نسي كل ما يشفق عليه في يقظته وكل ما يشفق منه طبعا تشنشتك هي للدنيا وات لي أكاك الزاهد بلا دنيا زهد بمعنى وين الدنيا النبي دنيا لدلت النبي دنيا لدلت النبي دنيا لدلت النبي زور قوري طالب علم أبي زور أم خالي أقالب عليك يقولوش تاني ك تو هالي أكاك زهد للدنيا كي بكاملي الله بريتي لخو تخو أتو إس بيركنوا أو كسيك باشا أو كسيك منالة أو كسيك عالمة طالب علم هم كخوت هيش تيكي أقالينا من نسلطنتي خوي نمالو منالي خوي حج لحمشت نبارو سردو ساماني أقالي أمني طبعا هم يوازن كأنما هم بجهش بوي أفرمي سيرك لو كاتيك وخود لأك لا يذكر ولدا ولا أهلا نكركاني خوتبي نخيزان نجاهو أو باشا نتمالي وكسا حيش نولايات نعزلت لا برابي لا نبرابي ها لا فقرا لا غنى فقير دلمك ويا خون باشا مصيبة كان تخول لك وطاو وكفى بهذا واعظا لمن عقل والله أما واعظك زق قولي بوكسيك عقل كخوتي حتى يشتغل دس يدي واز لها تشتغل هني نزور كات أو دوستوشتي ويان على الموصى إما خوما لناك خم إيكاني بجاري أنا بس يكتوز بخوين يكتوز تقيناك بو شو كان لو توز خوا طوا أو كسي غمي أو كسي بغم هم مي وكويك مساوي بيتو مش كتصافى بيتو عزل طبعا ما هيش كان ما نبغي نتحاكم حتى وكو عزل بكرين أفرمي الشوي يلضا يا ديجور إمشو كديدم دلتو بنور إمشوها ضلم وك حاكمي معزول قربان خلاطي وصلي توي منظور إمشو أزان حاكمي معزول خوايتي أميرك السلامي كي لوكو بيجرتو شو كسلطنتي هو ودا صلاتي هو توانايا وإس عزل كرا حتى بدزنا من أزاني أم كسيك عزل كرا ولا سلطة شن غمبارة وخفتي شي قرز لسرشانتي لوس 1 مليون هواله دليا وبيجي بجيك وهيجي نهاتو بزين دويتي مردوه أزان أم كسك أخوي هيج أقلم عزلو بزمو برز منا من عزل كرا وعزل نكرا وقوري حتشي أقلنا وتصورنا كان عزل حاكم آسان أزان خالدي كوري وليد كإمامي عمر عزلي أكا خالد شان غنبار نبوي غنبار قائدني زين شي خزمت لمشي أو أمتي إسلامي بلام طاو هم ويطاو بوي أفرمي أحمل لسرجة قام لا كان شرع بجداري مكردو وقائد وأنا وإستاء لسرجة أمرهم كما يموت البعير وها أنا ذا أموت كما يموت البعير أكو واشترت شون أمر مش أمر طبعا تصور كان طبعا إمام عمر زور قرنجي بعقيدة إسلامي ده أزاني كافر ومسلمان بيان وابو النصر بس بخاري ده بو خالدي لابر أو يكدو للسياسة الشرعية دائما كسي تند أبيش جردسكاني كسي نرم جردسكاني بتند هو قاعدة خسري طبيعتي خوت كباش أجر طبيعتك طبيعتي زبرة دائما أو كساني كدائما كاريان بي أسفلي كسي نرم دابني شو قدو زبر كوبنا ودنيا كاولك إمامي عمر خوي زور حازم بو إمامي خالد هو حازم إمامي أبو بكر هاتشان نرمة كده أنا بقائدي جيش خالدي كوري وليد شو خوي نرم باشا بلام خالد شون كسي زبر ورق بلام كاتك عمر كوري خطابية كده أنا ها أبا عبيدة جراح وانيا خوي تون أبا عبيدة كسي نرمو هادي
ئەوە گۆڕانکاریەکە ئەکە بۆیە قمەی سیاسی شەرعی ئەو هەیە بەنسبەتی ئەشخاصەوە سیاسی شەرعی بەو شێوازەیە ئەگەر خۆت کەسێکی زۆر تند بووی دایمە ژێردەستەکانت با نەرم بن خۆت نەرم بووی ژێردەستەکان با تند بن اینجا ئیشەکە دەچێ بەڕێوە هەردووک شل بن هەر نابێ هەردووکیش تند بن هەر نابێ بۆیە کاتێ بیرکەنەوە خالدی کوڕی وەلید عەزلە کرێ دواتر ئەو کەلیماتەی کە لەسەر مەرگە ئێڵێ نیشانەی غەممی قائیدێکی زۆر گەورەی حاکمی مەعزولە دەیکە ئەخەوێ خالدی کوڕی وەلید وەکو عومەری کوڕی خەتاب بەخێ هیچ غەمێ لە ناخی دڵیان نییە دەوڵی دنیایەک بە خەوێک نەمێنێ ئەبێت چی بێ دەوڵی بەس خەو بەسە بۆ ئەوەی کە ئینسان بە تەواوی مانە زوهدی هەبێت لە دنیا نەک مردوم بەجێم هێشت و کوڕ من خەوتم بەجێم هێشت من خەوتم هیچ بیرم نەماوە نەبیرم لای مناڵماوە نە لە ماڵماوە نە هیچ شتێکی هەموو بەجێ هێشت بۆیە ئەفەرمێ ئەم کەلیمە زۆر گەورەیە ئەڵێ ئەمە بەسە ئەمە وەعظ بێ بۆ ئەو کەسەی کە عەقڵی هەبێ کیفایەتە لە هەموو خەوێکتە حەرچی شتە لە دەستی ئەدەی ئەفەرمێ یەکێک لە شتە زۆر سەرسوڕهێنەرەکان من عجيب تدبير الله للعالم أن كل شيء اشتدت الحاجة إليه كان ذلك أهون له قاعدة كي لكونه برایان زۆر ئەگاتە لەم قاعدە هەر شتێک ئینسان زۆر پێویستی بوو خوا زۆر هەرزانیەکە ئینسان زۆر پێویستی نەبوو زۆر گرانە بێ لەسەر زەوی قەت بە دوای شتی گرانە مەڕۆ طەبعەکە ئەو هەیە ئەو قاعدەی کەونیە قاعدەی ئیلاهیە بۆ نمونە ئینسان چەند پێویستی بە ئاوە زۆر وانە چەند پێویستی بە هەوایە زۆر باشە هەوا ئاو هەرزان نین لە هەموو شتی هەرزانتر پێویستی بە خۆرە تاقی خۆر هەرزان باشە ئایا مرواری گران بەهای نازانم پێویستە پێێتی چ پێویستە پێێتی دائیمە ئەو شتێ لەناو کۆمەڵگا گرانە حاجەی ئینسانی ئەو شتێک کە حاجەیە خوا قەت گرایی ناکە هەرزانیەکە سەهلیەکە ئەستا تۆ تەسەوور کە ئەگەر ئەم دەوڵەتانە ئەو ئینسان ئەوەنە پێویستی بووە باشە ئەتر ئەوەندە حاجەی بووە بەدەست ئەوان بووە قەترە قەترە ئەیان داینی هەمووانی ئەیان نەکردە عەبد بەڵام خۆی گەورەوە های کردو ئەوەندە زۆر بە لە سەیتەرەی ئەوانە نەمێنێ دەسەڵاتیانە نەمێن ئەمە تەمان تەخطیطی کافریش ئەزان ئەو شتەی بیانەوێ بیکەنە حاجە بۆ ئینسانیەت هەرزانیەک ئێستا خەتی ئینتەرنێت چەند هەرزان ئەیکەنە بەلاش مخدرات عارق و ئەو بە زمانە جگەرە و ئەنواعی ئەزان چەند هەرزانیەکەن دایە بەزەنی ناو کۆمەڵگا بۆی ببێتە حاجەی ئینسانیەت طبعا ناشبێت تۆ ئەزان چه جوهدێک ئەکرێ ئەها زینا چەند ئاسان ئەکرێ سهل ئەکرێتەوە بۆی بێتە حاجەی ئینسانیەت ناشبێت کارەبا مەسەلەن تەسەورەکەن یعنی ئێستا ئێوە بە نەزەری ئێوە تەقریرەکەم خوێندەوە هەتا ئێستا لە 160 جیهان کارەبای هەیە و پێویستی بە کارەبا هەیە لە 140 مرۆڤایەتی هیچ ئیشی بە کارەبا هەرچی محاولە ئەکەن دەیئە ئەنواع دەرمانەکان ئێستا تۆ سەرکە ئەو دەرمانە ڕەخیسانەی لە بازاڕە هەیە ئەیانە بیکەنە حاجەی ئینسانیەت هیچ ئیسفادەیەکیشی نییە جاران حەبێک کە خوار چاک بێتە چاکیش نایە باشە هەمووی ئەو هەیە خۆی گەورەش یەک قاعیدەی هەیە لە کەونە هەر شتێک ئینسان زۆر پێویستی بوو خوا زۆر هەرزانیەک بەلاشیەک هەر شتێکی زۆر کە گران بوو لە ناو کۆمەڵگا بزانەوە حاجەی ئینسانیەت نییە ئەوە بۆ جەماڵە بۆ جوانی ئاڵتونێکە بۆ جوانیە زیوێکە بۆ جوانیە کە بۆ ئەوەی ئینسان جا ئینسان جوهدیش بۆ چی ئەکە طبعا خۆ ئەزان جوهد بۆ شتە گرانەکە ئەکە بە طەبیعەتی حاڵ حەزەکە مرواری گران بەها کۆکاتەوە ئاڵتون کۆکاتەوە زیو کۆکات ئەو هیچ حاجەی ئینسانیەت نییە مادام گرانە لە ناو کۆمەڵگا حاجەی مرۆڤایەتی نیە پێویستایەتی مرۆڤایەتی نیە ئێستا لاتەن واضحە چۆنە ئەم قاعدەیە دائیمە لە ذهنتانە بۆی ئینسان قەت بە دوای شتی گران بەهایە نەڕوە ئەو شتە گران بەهایە مەسەلەن هۆکارەکەی چییە پێویستت پێی پێویستە پێ بۆیە خوا بۆی هەرزانە کردی لەسەر زەوی ئەوەش قاعدەیەکی زۆر گەورەیە ڕەحمەتی خوای لێ بکە باس و بەیانی کردو بە الحاجة والغنى ئەو شتێک کە پێویستە پێیەتی هەرزانە ئەو شتێک کە غەنی پێویستە پێی نییە ئەویان گرانە قاعدەیەک زۆر مهمە ئێمە زۆر ئاگامان لێ بێ
ئەم قاعیدەیە ئینسان بە طبیعەتی حاڵ ئایا چاوی تێرە بێ چاوی تێر نابێ هەر پەلامارەدا هەر هەوڵ ئەدا ئەفەرمێ الحاجات لا تنقضي والله حاجەتەکانی ئینسان تەواو نابن نا کۆتایی نایە. من فەقێ بووم بچوو بووم لە ساڵی ئەمە کە بۆتان باسەکەم 92 لە 92 زۆر حەزم لە کراسێ بوو. کراسەکە بە 6 دینار 6 دینار زۆر بوو پارە کۆکەرەوە تا ئەم کراسە کراسی خەتخەت بوو نازانم ئەم سەرشانە ڕەشبوونەوە ئەوە ئیتر گەنج حەزی لەو بە زمانێ کاکە پارەم کۆ کردەوە چەندێ خۆم کوشت و خۆم بڕی تا کڕیم کە کڕیم طبعا خەویشم پێوە بینی خەیاڵیشم هەر لایەوە کراسە حتا ئەخیرەن کڕیم طبعا کڕیم یەکەم جار وتم کۆنە بوو کراسەکە هەر خۆی تازە نەبوو کراسی تازە و کاتە کەم بوو شۆردم و هەڵم واسی شێتێکە لەبەری کرد لە مزگەوتی خانەقە فەقەیەکمان چوو لێ بسەنێتەوە فەقێکە ڕایکێشە شێتەکە ڕایکێشە منەوە قۆڵێکی برد و ڕۆشت بە یەک قۆڵەوە بایەوە. ئێستا هەموو جارە بیرەکەمەوە هەموو ئومنیەتی من لەو کاتە کراسەکە بوو 6 دینارم بەو بزەحمەتێ کۆ کردەوە بڕواکەن لەوە چێ 3 مانگی پێ چوێ پارەم کۆ کردەوە اینجا پێم کڕ اینجا توانم ئەو کراسە بکڕم دوای لەبەرم نەک دوای بە فەقێ هەمووتم شەڵڵای وازە لەبێن هەر ئەو ئیسفادەیەکی لێک تی کوورە چوزارە ئەیبا تی هەر چۆن بێ لێ سەرمەوە وەڵا قۆڵێکی برد ئیتر هیچ لە دەستمان دەرچوو هەرچی ڕامان کرد بە دوای کوورە قۆڵەکەمان بەرەوە بران دەها ئەمیتر بەرە فایدەی نەبوو. تەسەوور کە ئومنیەتی ئەو کاتە هەر هەمووی تۆ کراسێکە دەستکرد باشە بەڵام ئایا دوای کراسەکە ئەگەر دەست کەوت ئومنیەتی ترە نییە بەرەوەڵە حاجەی ترە نییە بەرەوەڵە 2 کراسمەوێ سیانم پێنجم دەمەوێ ئافرەتی وایە 500 لە چکیە باشە هێشتا پێیکەم ئینسان تەبیعیەوە 10 جۆر پێڵاو ئەکڕێ هێشتا هەر پێیکەم حاجەی ئینسان تەواو نابێ هەر ئەچێ بە دوایە خۆشی نازانێت چی ئەکا. ئەفەرمێن نمونەی ئەمە چۆنە ئەمە کەسمان ڕێمان نەکەوتۆتە سەحرا سەحرا و دەریا ئەم دوانە طبعیان ئاو هەیە طبعا تۆ لە ناو دەریا کە ئەڕۆی هەستەکەی شاخەیە ئەوەیەتە پێش چاوت ئەڵێ وەڵا ئەوە لەوە چێ قەراقی ئاوەکە بێ ئەڕۆی هێشتا لەکوێت ئەوەنەی تر ئاوێتە ڕێت سەحراش ئاوایە ئاوا سەیرەکەی ئەڵێ وەڵا ئیتر ئەلەوێ لەوە چێ ئیتر ئەم سەحرایە نەجاتم بێتەوە بێ کە ئەچیتە ئەوێ سەحرایەکی تر دەستی پێ کرد هیچ تۆزێکی تر ئەڕۆی هەر ئاوە تۆزێکی تر ئەڕۆی هەر ئاوە کۆتایی پێ نایە. بۆیە جەماعەتی بەنو ئیسرائیل تەیهی بەنو ئیسرائیل 40 ساڵ هاتن خواسەی لە تێکدا هەر هەڵە سوڕن هەر ئەهاتن و ئەچون لێک شوێنە بوو باش هەر ئەچوون و ئەمەزای تاو دەستی پێ کردو تاو ئینسان سەرگەردانە بێ لە ناو فەلاتە لە ناو سەحرایە دنیا ڕێک ئەو هەیە ئەڵێ ها بگەمە ئەمە بەسە ئەیگەیتە هیچ هێشتا لەکوێتە پەلامارە دەی ئەوی تر ئەوی من مەعاشم کەم بوو بەبیرمە زەم 140 دینار بوو ما 141 بوو سەبیرم کەوتەوە 141 بوو ئەموو بێتە 150 ئیتر من قەرزار نابوو نەجاتمە بێ بابوو بە 150 اینجا 10 دینار قەرزارە بوو ئەو کاتە دینار بوو کەوتم بەس بێتە 160 وی قەرزار بوو بە 160 هەر قەرزار بوو بە 200 هەر قەرزار بوو بۆ چونکە حاجەتەکە زیادەکە لا تەنقەضی. کتێبێک هەیە بە ناوی دەوڵەمەندترین پیاوی بابل خوێندوتانتەوە دەوڵەمەندترین پیاوی بابل زۆر زەڕور هەموو فەقیه بخوێنێت بزانێت چۆن ئەژی چۆن پارە کۆ ئەکات. طبعا فەقیه لە زەمەنی فەقیهەتیە بەس پارە سەرفەکە بەڵام نە چۆنی کۆ ئەکات. لەوێ قسەیەک هەیە لەو کتێبە زۆر مهمە دەوڵەمەندترین پیاوی بابل ئەم کەسە دەوڵەمەندە پاشای وڵات پرسیار ئەکا ئەڵێن خەڵک حاجەی چییە ئەوانە ئەوانش حاجەکان باسەکەن ئەڵێن ئەوە حاجە ئەوە یەک دنیاشتی بۆ باسەکەن ئەڵێ ئەی بۆ ئەمانەی تر ئەڵێن وەڵا ئەمانەی تر پارەیان زۆرە ئەڵێ پارەکە لەوان بسن بیدەن بەمان وەزیرێکیان ئەڵێن قوربان ئەوانە بە جوودی شانی خۆیان پارەیان پێیا کرد بۆ لێیان بسن مافی خۆیەتی کابرای دەوڵەمەند مافی هەیە ئەڵێ ئەیجا چی بکەین ئەڵێ با دەوڵەمەندەکان کۆکەنەوە گفتوگۆیان لەگەڵاکەن دەوڵەمەندەکان کۆکەنەوە گفتوگۆیان لەگەڵاکەن کاتێک گفتوگۆ ئەکەن پێکەوە یەکێک لە دەوڵەمەندەکان ئەڵێ کاکەم فەقیرانە کۆکەنەوە با من فێریان کەم ئەڵێ ئێوە پێتان وهایە ئێستا کە دەوڵەمەند بوون وەکو من ئیتر هەموو شتێک بە دڵی خۆتانە ئەڵێ من هیچ شتێک بە دڵی خۆم چۆن ئێوە حاجەکانتان هەیە و ئومنیەتتان هەیە منش ئومنیەتم هەیە
هەرچی ئەەکەم بۆم دەست نادا ئێوەش بۆتان دەست نادا وەکو یەکی بۆ چکە من ئێستا ئومنیەتم هەیە مەسەلەن ئەم جبەیان بگۆڕم کەسێکی تر ئومنیەتێکی سیارەکەی بگۆڕ ئەوی تر خانووەکەی بگۆڕ ئەوی تر شارەکەی بگۆڕ ئەوی کەس ناتوانێت کۆتایی پێنایە بۆیە کەسی دەوڵەمەند هەر فەقیرە فەقیر هەر دەوڵەمەند فەرق ناکە چکە هەردووکیان حاجیانە حاجەکەم تەواو نابوو ئەمە قسەی عەقڵن ئەڵێ یەکەمین شت با پێتان بڵێم قەت بیر لەوە مەکەنەوە کە ئەگەر ئێوە بێنە مستەوای من ئیتر هەموو شتێ بەدڵی خۆتان ئەڵێ من هیچ شتێ بەدڵی خۆم نێوەکو ئێوە نە نان خواردن بەدڵ خۆم نە هیچ شتێ بۆیە زۆر گرنگە ئینسان ئەڵێ من ئێستا کۆ ئەەکەمەوە بۆی ئەو شتانەی کە ئەمێ بەدەستی بێنم ئێوەش ئەبێ کۆکەنەوە بۆی ئەو شتانەی ئەتانێ بەدەستی بێن هەردووکمان حاجەی خۆمان تەواوەکەین زۆر گرنگە ئێمە لە ژیان لەمە قاعیدەی ئیبن حەزم وەرگرین الحاجات لا تنقض حتى ئەو ڕۆژەی ئەمری حاجەی تۆ تەواو نابێت تۆ تەسەوور کەن ئەو دۆستێکم هەبوو ئەوی حتا ژنێ نییە ئەو عالەمە ئەڵێن ئەرێ بۆ ژنێ ناهێن هێشتا ئەوە ماوەتانە بگەنەوە ئەو کە ژنێ هێنا هەموو عالەمەکە ئەڵێ ئەرێ کاکە بۆ مناڵێکتان نەبوو ئەو کاکە مناڵێکتە بێڵێن ئەرێ مناڵێک چییە ماڵە ئەوە بێت دەبە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاد بێت دەبی کە بە 2-3 ئەو کاکە 5-6 مناڵە ئەبێ ئینجاڵێ ماڵ کاول ئەم 5-6 مناڵە بۆچی باش الحاجات لا تنقض تەواو نابێ بڕواکەن ئێستا ئەو تۆزەی کە پێی ئەژین ملیارەها ئەوەندەتان هەبێت تەواو نابێ ئێستا مەشروع شەرعیەکانتان هەر واز لە دنیا بن ئەزان تموحی فەقێ چەند گەورەیە ئێستا هەر یەکێک لە ئێوە ئەگەر تەموحتان ئاوا بێ بڵێ وەڵام من لە مزگەوتێکە ئەمە مەلایکی خۆر بەسەر ئەوە هەش ئەوە تەماع نییە ئەبێ هەر یەکێک لە ئێوە لە فکری خۆیان چۆن سەرزەوی ڕزگارێک چۆن ئەبێتە زانا و دانایکی و حاجەی سەرزەوی تەواو نابێ چۆن ئەبمە محەممەد زەیف چۆن ئەبمە یەحیا سینوار چۆن ئەبمە ئەحمەد شەرع چۆن ئەبمە نازانم ئەردۆغان چۆن ئەبمە تالیبان نازانم ئەبێ فەقێ ئافاقێکی زۆر گەورە لە فکریا هەبێ اینجا ئەتوانێ مەسەن فەقێتی و مەلایەتی بکە اینجا خواشتی ئەداتی تۆ پێ دوا بێ ئەبێ لە نەزەر تا هەبێ خوا منی خستە هەر شوێنێک ئەبێ وا خوێندبێتم وا خۆم تۆکمە کردبێ من لەو زەمانەی خۆمە گۆڕانکاریم دروست کردو کە مردم جێپەنجەی خۆم لەو شوێنە بەجێ هێشت بێ کە تێژ اینجا ئەتوانی ئامالەکانت جێبەجێکی ئەگەر ئامالەکانە بچووک بێ زوو ئەفەوتی من وەختی خۆی لە بزوتنەوەی ئیسلامی هەموو جارێ ئەموو یەکێک لە خاڵەکانی ئەوەی کە بزوتنەوەی ئیسلامی فەوتا لە کوردستانە هۆکارەکەی ئەمە تەمە بزوتنەوەی ئیسلامی بە قیادەی ماسەمەلا عوسمان لە مزگەوتە تەشریفی بووە تەسەورکەن شۆڕشێک بوو بۆ هەموو کوردستان کە سەحوەی ئیسلامی زۆر بردە پێشەوە بەڵام بۆ پووکایەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی چی بوو شعاری گەورەی بزوتنەوەی ئیسلامی نەمانی ڕژەمی بەعز ڕژەمی بەعز تەواو بوو بزوتنەوەکەش تەواو نابێ ئامالی بچووکت هەبێ ئەبێ ئامالەکانت ئەو هابێ بۆ دینی شەر ئەوە لا تەنقەض نابێت تەواو ئەبێ پێت وا بێت تۆ سەرزەوی حکومەکە ئەگەر هەموو عێراقت حکم کرد پێت بچووک بێ عێراق چی ئێمە شتێکمان نەپێوتێ لعبة الكبار دائما ئەڵێن فەقێ ئەبێ لعبة الكبار کە لعبة الصغار نەکە ئێستا هەندێک خەڵکە بێن لە فەیسبووکە دەمەدەمیەکەن لەسەر شتی وردە ئەوە مناڵ ئەوە لعبة الصغار لعبەی کیبار ئەوەی بزانێت چۆن لە بینی ئەو دەوڵەتانە یاریەکە اینجا ئەبێتە ئەو فەقێ لە زەمانی خۆیان بتوانێت ئیشێ بکە بۆ دین ئەبێ فێری لعبەی کیبار بوو بێ بزانێت چۆن مامەڵەکە کافری گەورە گەورە بخەڵەتێنێ هەمویان بدا بە عەرزە اینجا تەواو بۆی ئەمە کە عەرزانەکەم ئەمە کەلیماتی بەسیتن بەڵام لە ژیانتانە دوای ئەیبینن ئەو فەقێ هیممەتی بچووک بێ بە بچووکی ئەمرێ هیممەتی گەورە بە گەورەی ئەمرێ ئێستا تەسەورکەن ئەو کەسانەی لە مێژووە هیممەتیان بەرزە ئەم پرسیارێکتان لێ بکەم خەلیفەی عوسمانیەکانم بۆ بژمێرن چەند خەلیفەی عوسمانی هەبوو لێ بزانم چەندتان بیرە محەممەد فاتح ئەوە یەکەمیان خۆم دانەی خموت ئەدە کیفی خۆت سوڵتان سەلیم یەکەم ئەوە سوڵتان عەبدولحەمید ئەخیر ئەوە باش ئافر ئادێ ئەوە پێشینە ئەرتۆغڵور و ئەوان نەگەشتونە دەوڵەی عوسمانی کە دەوڵەی عوسمانی تقریبا حساب کرد لە محەممەد فاتح و باڵێن دەست پێەکە بە تەواوی وەکو خلافەت ئەوانە وەکو دوێلی سەغیرە بوو بەس لە خلافەت لەوە ئیتر وەردە سەرچاوە کووە کێترمان بیرە نییە بۆ نین
بۆ نین چونکە ئامالەکانیان بچوو بوو ئەزان فکریان زۆر بچوو ئیدارەی دەوڵەتەکەیان ئەکرد نەک جیهان بەرن بەڕێوە ئەوانەی کە جیهانیان ئەبر بەڕێوە هەر ناوەکانیان هەرماوە زیندوون نامرن بۆیە تۆی فەقێ ئەبێ زۆر ئامالت گەورە بێ هەشتی بچوو ڕازی نەبی ئامالی خۆت زۆر گەورەکە لە فکری تۆیە ئەبێ سەرزەوی ڕۆشن کەمەوە بە نووری قورئان بە نووری ئیمان بە حکمی خوا ئەوە ئیشی گەورەی تۆیە ئەگە بڵێم وەڵام من تۆزە نەحو سەرف خوێنەوەی تر دائنیشم هیچ نەکرد من بەبیرمە مەلا بەختیاری ڕەحمەتی مەلا بەختیار هەندێکتان بینیوتان هەندێک نەتان بینی و فەقێ بوو لێرە وەفاتی کرد لای خۆمە ئەمیری حوجرەی شافعی بوو کە وەفاتی کرد تۆ هاتووی منەوە مەلا حوجر تۆ نهاتووی مەلا بەختیار طبعا کێشەیەکی زۆر ئاڵۆزی هەبوو لە دەرسەکان دواکەوتو کە لە دەرسەکان دواکەوتو بوو نەی ئەزانی چۆن فریا بکەوێتەوە بە هەموو لایەکە پەلامەری ئەی خوێن شەو ڕۆژی خست بۆ سەریەک ئەمیریش بوو ڕۆژێکیان هات وتی وەڵای ماوەسا من ئەمێ واز لە ئەمیرایەتی ئەم حوجرە بێنم وتم بۆ تی فرای دەرسەکانم ناکەم وتم تۆ پێت وایە ئەو کاتەی کە لەگەڵ مناڵێکە مەشغوڵیت و ڕێکی ئەکەیتەوە و ئامۆژگاریەکی ئەکەیت و عقوبەی ئەدەیت و تند ئەبی لەگەڵەوە هێواشە بیتەوە لەگەڵ ئەوانی لەگەڵا ئەدەی خوا ئەمانە زایەکە لە عمری تۆیە تۆ پێت وایە ئەوە لە دەست دەرەچی قەت ئەوە لە دەست دەرناچ ئەو هەمووی فەزڵە خوا بەهۆی ئەوە علمت ئەداتە جاری وایە ئەمارەتێکی جوانت کردووە خواشتی گەورەتر ئەدات طبعا دوای ئەوە بە فترەیەکی کەم وردە مەلا بەختیار سەرکەوت خوا عەفوی کرد سەرکەوت زۆر باشی لە عیلمەکان ئەزان کەمترین کاتەکانی خۆی بە عیلمەکەش ئەدا هەر خەریکی ئیدارەی حوجرە و ڕێخستن و تەرتیبکردن و هێنانی ئەم فەقێ و لابرن فەقێ ساردە بۆ من دەرمەکرد ئەو دووسێ جار چوو بۆ ماڵیان و هێنایەوە ئەهات بۆ لای من ئەی ماسە من ئەبمە کەفیلی وەریگرەوە قەینا تەسەور ئەم کورەبانەیەتە بە کەڵک نایە بەخوا تۆ ئەمجار لە بەرخاتی من قەینا بابێتەوە وعدی پێداوم و چوومەتە ماڵیان و جارێ دووجار سێجار چوو ماڵی فەقێکە ئەی هێنایەوە دەتەسەورکەن ئەو فترەی کە زۆر مەشغوڵ بوو بە ئەمری حوجرە و کاروباری حوجرەوە ئەلەوێت تەرەقی علمی کرد بۆ چونکە خوا جەل جەلالوه زیاترت پێ عەتاءەکە لەوەی کە لە فکری خۆتە هەیە هەمیشە و ئینسانانی تەنها بۆ خۆیان ئەژین زۆر بە بچووکی ئەمرن ئەوانەی کە بۆ دەوروبەر ئەژین زۆر بە گەورەی ئەمرن بۆیە زۆر گرنگە فەقێ دائیمە ئەم فکرەی هەبێ لە دنیا حاجە تەواو نابێ وازی لێبێنە لە دینە حاجە تەواو نابێ بۆی بکۆش ئەوە قسەکەی ئیبن حەزم لە دنیایە حاجە تەواو نابێ دەوازی لێبێنە چونکە حتا بڕۆی هەردێ ئێستا باسی سیارەتان بۆ بکەم ئەڵێ سیارە هەیە بە 400,000 باشە ئەیتە وەکو پاسکیل وایە تۆزە زیاترە باشە سیارە هەیە ئەڕوا تا 70 دەفتەر تا 100 دەفتەر باشە زیاتریش تەبەن ئەو مەلی کوشتانە لە عوبەی کیبار شتی گەورەتری تێ تەسەورکەن هەر هەمووی ئەوە باشە ئەم سیارەم ئەبێت بە 400,000 حەزم لە دانەیەکە 600 حەزم لە دانەیەکە ملیۆنە حەزم لە دانەیەکە دەفتەرە حەزم لە دانەیەکە 2 دەفتەر حاجە تەواو ئەبێ لە سیارەیەکی تڕۆهات حاجەی تەواو نابێ خان و حاجەی تەواو بێ کورە جلوبەرگ و پۆشاک حاجەی تەواو نابێ کورە پێڵاو حاجەی تەواو نابێ هەر ئەڕۆی من بەبیرمە پیاوێکە و فەقێ بووین تەوان کاتی گرانی جلی جوان کەم بوو جلی زۆر جوان بوو پێڵاوی زۆر جوان بوو هەموو جارێ هات خەریجی ئەزهەر بوو پیاوی قنج و قید بوو ناوێ ماسا محەممەد ئەمین بوو ئەهات و ئەوانە تەبەن کە ئەهات پێڵاوەکانی هەڵئەگرت و ئەیەنە لە حوجرە ئیشاردەوە چکە کاتە پێڵاو دزین زۆر بوو هەموو جارێ هێنا ئیتر بەوا بووین بە ڕەفیق هەموو جارێ ئەو پێڵاوانە کورە زۆر ئاگاتنی 1000 دینارم پێداوە 1000 دیناری کاتی گرانی زۆر بوو 1000 دینارم پێوە کورە زۆر ئاگاتن لە پێڵاوی من بوو اینجا ئەشهات جاربەر دەرسی بە فەقێکان ئەوت پیاوێکی مسەقف و زۆر تێگەیشت و قسەی نەستەقوانەی خۆشی هەبوو ئەمەش خۆمان حەزمان ئەکرد بێت چونکە تەجروبەی ژیانمان زۆر لێ وەرەگرت هەموو جارێ ئەی وەڵڵاهی بە قورئان ئەی خۆم لە پێش چاو کەوتووە لەبەر ئەو پێڵاوە ئەی های لە پێی ناکەم لە ناو خزم و کەس و کارمان ناکرد ها لە پێکەوە بوومە خزمەتکاری ئەو پێڵاوانە ئەی وەڵی ئەگرم دای ئەشارم ئەی هێرم ئەی بم ئەها ئاگەو لێ بێ باش ئەی تەواو ژیانم فەوتە بەهۆی ئەوە لەبەرەوە زۆر ئاگاتە حاجە تەواو نابێت لە هیچ شتێکە دەوازی لێ بێ لە شوێنێکە بوەستە لە دینیشە حاجە تەواو نابێت بۆی بکۆش قەت
بخيالي بچووکەوە ونمري خيالي برز همتي گەورە. تصور کە ئەگەر بڵێن علمێک هەیە لەسەر مەریخ پێویستە بیزانین ئەبێ جهدمان کردوێ بۆ زانین. ئەزان ئێستا ئێمە چەند گوناهبارین، چەند علمی مەلایەتی هەیە نەماوە. بڕواکەن ئێستا من لەگەڵ جەماعەتێکا بە تەمام هەفتەی هەر چۆنێ بێ ڕۆژێک مەلایەکم دۆزیەوە تۆ هەندێک علومی کۆنی علمی کەلام و ئەفلاک و ئەوانە ماوە بچم بۆ لای بخوێن. نابێ بوەسی یە گوناهبارە بین، نابێ حاجەی دین بڵێ وەڵا ئیتر من تەواو قەت تەواو نییە، ئەبێ جوهدکەین. خوا بۆ خاتی گەورەی خۆی دەرگاکانی خێر بەسەرمانە بکاتەوە، دڵمان ئارام کە، ڕۆحمان ئاسوودەکە. خوای بۆ خاتی گەورەی خۆت چی باشە بۆ دین و دنیا ئەومان بۆ بکە. یا ڕبی خوای داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت نەسەتی دینەکەی خۆتمان پیشان بە یا رب العالمین. خوای طبیعەتمان بەرز کە، هیممەتمان بۆ خزمەتی دینەکەت بەرز کە، بەهێزمان کە، دامەزراومان کە، عاقبەتمان پڕکە لە ڕووناکی لە خزمەتی زۆر گەورە بۆ ئینسانیەت یا رب العالمین. خوای بمان کە خزمەتکاری عیباد و بیلاد یا رب العالمین. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، دڵخۆشمان کە یا رب العالمین. یا ربی خوای چۆن بارانی بە ڕەحمەتت بەسەرا باراندین، خوای ئاوا بارانی مەغفیرەتی خۆت، بارانی علم بەسەرمانەدا ببارێنە، بارانی عەمەل بەسەرمانەدا ببارێنە، بارانی ئیخلاص بەسەرمانەدا ببارێنە، بارانی ذیکری خۆت بەسەرمانە ببارێنە. خوای دڵمان وابەستەی خۆت کە یا رب العالمین، بەهێزمان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین. خوای کاری گەورەی ئەم دینەی خۆتمان پێ بسپێرە یا رب العالمین. خوای ئەم فەقیانە لە مزگەوتا کۆبوونەتەوە تەنها لەبەر خاتری تۆ یا ئیلاهی دەواازەکانی خێر بەسەریانە بکەرەوە، دڵخۆشیان کە، دڵشادیان کە، ئارامیان کە. یا ربی خوای داوات لێ ئەکەم بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت دەرگاکانی علم بەسەریانە واڵا کە، دەرگای تەقوا بەسەریانە واڵا کە، هەرچی خراپەیە لە پێش چاویان ناشرین کە، هەرچی تاعاتە لە پێش چاویان شیرین کە. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە. یا ربی خوای لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە. یا ربی خوای ئەوانەی خزمەتێکی ئەم دینەی تویان کردووە یا ئیلاهی لە گوناهیان ببوورە. خوای بە ئەندازی خزمەتی خزمەتکاران، بە ئەندازی هەناسەی فەقیەکان سەڵاوات بۆ دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنێرین. یا ربی خوای سەڵات و سەلامی ئەمەی پێ بگەێنە، یەک ناومە لە خزمەتیا بێنە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.